دکتۆر حەسەن پێنجوێنی نووسەر و زانای پایەبەرزی ئاینی میوانی ڕازی تەمەنە. ئەو نەوە پەروەردەکراوە ڕۆشنفیکرە ئیسلامیەی ساڵی هەشتاکان بۆ سەرەوە لە کای سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی لە کوردستان ڕۆڵی گەورەیان هەبوو بۆ بە ئاگاهێنانەوەی خەڵکی و ڕزگارکردنی لە فکری بۆگەنی مارکسیەت لە کوردستان کاو کاتباڵی بەسەر وڵاتدا کێشا بوو. زۆرێک لەو کەسایەتیانە خوێنەری بەشێکی بەرچاوی نامیلکە و وەرجێڕان و کتێبە پەروەردەی و چیرۆکیە زۆر کاریگەرەکانی دکتۆر حەسەن پێنجوێنی بوون. دوای نزیک 30 ساڵ بەڕێکردنی تەمەنی لە وڵاتی غەریبی ئێستا گەڕاوەتەوە کوردستان و لە ڕازی تەمەنەوە چیرۆک و بەسەراتەکانی ڕابردووی ژیانی بۆ بینەرانی عزیزمان دەگێڕێتەوە. فەرموون با پێکەوە بینەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بین. بسم الله الرحمن الرحيم. سپاس بخوا، سپاس بۆ هەموو ئەو نعمەتانی کە خوای تەعالە داوێتی بەسەرمانە. سەڵات و سەلام لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم و عەلی ئەصحابی. سپاس بۆ ئێوەش کە منتان بەسەر کردووەتەوە. من لە ساڵی 1949 لەم گەڕێکی بەرکیەوە لە ئەمە گۆیژەکەی قوبادە، لە بناری گۆیژەکەی قوبادە، ئەمە خانووەکەمانە لەوێ. ئالم خانووە لەدایک بووم. ئاسەواری تەمەن نەماوە، ڕووخاوە تەوا تێک چووم. ئەنجا لە یەکی حەوتی 49 بە نووسراوە بە تەسکەرە، بەڵام لەو سەردەما لەدایک بووم. بەس لە بەگوێرەی تاریخی میلا هیجرەکە کە باوکم نووسیوەتی، تاریخەکەمان لە مانگی حەوت کەمترە، یعنی لەوانەیە لە مانگی 2-3 بوو بێت هینەکە لەدایک بووناکەم. بەڵامی تر لەو کاتە عادەتێکیان بووە ناونووسەکانی نفوس ئەوەی کە بوتیان لە مانگی حەوتۆ تاوەکو مانگی 12 لە کامیە شوێنێکۆ نزیک بوو، لە حەوت حەوتی بۆ دانن، ئەوەی لە مانگی 1 تا مانگی حەوت لە هەرکوێکۆ نزیک بوو یەکی بۆ دانن. جا بەشی زۆری تاریخی نفوسی خەڵکی پێنجۆن یایەکی یەکە یایەکی حەوتە. بەڵێ بەڵێ ئەمە هەیە. ماوەسەتەوان دوای لەدایکبوونی منداڵێکم شت ناونانێتی ئەوانەی بیست بێت و تۆ بۆچی ناونراوی حەسەن؟ وەڵاهی خۆی عادەتی مەلا وایە کە یەکەم مناڵی ناو ئەنێت محەممەد. و باوکم خوا دەرەجاتی عالی کات لەگەڵەوە کە سۆفی بوو، کتێبەکانی جەماعەتی برایانی کەوتبووە دەست ئەی خۆندۆ، کتێبەکانی خۆندۆ متەئثر بووە بە ئیمامی شەهید حەسەن البەنا ڕەحمەتی خوای لێبێ. کاتێک ئەو وەفاتی کردووە و کوژراوە و شەهید بووە، ئەنجا ناوەکەی بڵاو بۆ تو لە عالەمی ئیسلامیە کە ئەمە پیاوێکی ئاوا بووە. باوکیشم کە من بووم لەدایک بە ناوی ئەوە ناوی ناوە، یعنی ناوەکەم نوازان بە ناوی ئیمام حەسەن البەناوە ناونراوە. چونکو دوای من کە مناڵی تری ئەبێنێرینە ناوێنێ محەممەد، من برای دووهەمم ناوی محەممەدە. دامە عادەتی مەلاوا بووە کە ناوێنێ محەممەد. ئەمە بە بۆچوونە بەڵەنە، یعنی لەوانە شەوان نەبێت، بەڵام یعنی بە یعنی لە باوکم نەبیستووە، چونکو لێ من نەپرسیوە کە بۆچی من ناوە حەسەن. ماوەسا ئەوەی کە بیر و بێت دوایەوەی کە تەمەن و بڵین 3-4 ساڵ تێپەڕێنێ، یادگاری مناڵی ئەو کاتەتان ژیان لێرە خەڵک چۆنە ژیا؟ مناڵان مەسەلەن بەچی کاتەکانیان بەڕێە کرد؟ وەڵاهی کۆمەڵێک شتم نووسیوە لە یادەوەریەکانمان، بیرەوەریەکانمان کە یاری پێنجوێن مناڵان چۆن بوو. خلیسکێ بوو لە جسانە کە ئەوە لەسەر ئەو کردۆ بە هاتینە خوارەوە لەسەر بەفرەکە تا ئاکو خوارەوە شتێکمانە خستە دۆشکڵێکمانە خستەژێ پۆمان و هاتی. یا مەسەلەن تۆپتۆپێن بوو، قارقارڕێن بوو، ئەو کاتە تۆپەکە بەدار لێدا و ئەنجارە ڕۆی ئەگەر کەسێ بیگرتاتۆ ئەمەی کە لێدا قڕە بوو ئەتووە هاتی دەجەکەی تۆ لێدا و
هینەکە کێل و بەرد بوو ئەو کاتە کە کێلەکانیان هەنا و بەردیان تێگەرد ئەگەر لە شوێتێکا کەسەکە بی پێکایەت و چەندانەیەکی ئەو کردایە ئەوە بوو بە وەسای سەری. ئەنجا کۆمەڵە یاری بوو لەو بابەتانە. ئەنجا شێر و خەتیش بوو، مەسەلەن دوو فلسی و یەک فلس کە کاتێک هەڵیانە لەسەر کەلایەن بوو تیلێن لێنان پێ و هەڵماتێن، بەڵام ئێمە لە پێنجانە پێمانە و تیلێن نەکەڵاتێن هەڵماتێن بە لەجێ سلێمانی وزات تیلێن مەبەستان تیلکردن بوو حتمە. ئاوا تقریبان ئەم یاریانە بوو. بەڵێ ئەمە مەسال لە ڕووی ئیش و کارەوە بڵێن تەوەنەوە کاتە هەمووی خەڵکی لەسەر ژیانی جۆرێک لە حیوانداری و ئەو شتانە بووە. خەڵکی ئێرە بە چیەوە سەرقاڵ لەبەرەوە کە باوکم مەلا بوو ئیمامی مزگەوت بوو، معاشێکی هەبوو، معاشێکی کەم، ئەنجا باخمان هەبوو. ئەنجا دوای ئەوەش کە من گەورە بووم تقریبانەوە دەوری 8 ساڵ دوکانی دانا، ینی ژیانمان خۆشتر بوو. ئەو کاتانە کە من مناڵ بووم لە لای باوکم دەرسی پێوتم، دەرسی ئاین پێوتم، کتێبە کوردەکانی عەقیدەی ئیسلامی و عەقیدەی کوردی و ئەنجارە ئاوی حەیات و ئەنجارە ئەساسی سەعادەت و ئیقباڵنامە و ئامانەی پێوتم. لە هەمان کاتە کە قورئانیشی پێوتبووم، قورئانیش پێ ختم کردبووم، ئەڵبەتە قورئان تا سوورەتی یاسینی پێوتم. لە دواییە فەرمووی تر خۆ دەزانی پێویست ناکات پێ بڵێن. جا کاتی خۆی کە تقریبا لە ساڵی 56 و 57 تا بوو کە بردمی بۆ مەکتەب کە لە مەکتەبە بخوێنم. زۆر ئەترسا لەوەی کە لە مەکتەبە بخوێنم عەقیدەم زەدە ببێ، ڕوو لەخوا نەبم، خوێندنێکی غەیرە ئاینی. ئەنجا ئەو کاتێش بەرنامەکان ئینگلیز داهێنا بوو. بەرحاڵ ئەوانەی کە خەریجی مەکتەب بوون لەو سەردەما تر ڕوو لەخوا نەبوون، زۆر دەگمەن تاکەیەکی تا بوو. ئەوش لەوە ترسا کە منیش ئەوەم لێبێ، لەبەرەوە تقریبان 3 مانگ خواندم و دەری هێنامەوە لە مەکتەبە نەهێش بخێنەوە. ئەو ساڵم ئەو ساڵە ئاوا ڕۆیشت. دوایەوە ساڵی داهاتووش ساڵی 57 و 58 عینە شت خستمیەوە مەکتەب. ساڵی ئەوەی پێشویان لە قوتابخانەی پێنجۆنی سەرەتایی بوو، ئەمەیان لە قوتابخانەی بلکانی سەرەتایی. ئەنجا لەوێ دەستم کرد بە خواندن، نیش نزیکی هەر لە سوفی سیادایان نامەوە بەبێ ئەوە سوفیەک و دوو بڕم دایان نامەوە. 2-3 مانگی خواندم و دووبار لەوێش دەریهێناوە. لە ساڵی 58-59 مەکتەبێکی هین کراوە، مەکتەبی شەوان ئێواران کراوە. قسمی بردمی بۆ مەکتەبە لە سنفی 4 دایاننا، لە سنفی 4 دایانام. ئەو ساڵە هێشتی تەواوی کەم، سنفی 4م تەواو کرد، دەچوم بۆ 5. لە ساڵی 59-60 هین کراوە. لە ساڵی 61 لە هەڵەبجە قوتابخانەیەکی ئەوقافی ئیبتیدایی کرایەوە ئیسلامی. ئەنجا منی برد بۆ ئەو مەکتەبە. سەواب زانم لە پۆلی یەکا داتەنێت. بەڵێ تر هیچ ئەمە یەکەم جاری یەکەم پۆلی یەکەم کەسێک کە دەسیەکە بە خواندن لە مەکتەبە ئێمەین، یەکسەر بێ پۆلی یەک بین. من بووم، محەمەد شارە زووری بوو، محەمەد ئال خەلیفە بوو، شعابید بوو، کەیسەر سلێمانی، ئەمانە کۆمەڵێک ئەو بوون. ینی مازا 5 ساڵی خوێندنەکە حسابکە زەربی سفر کرا. بەڵێ جا خەڵکیش بە باوکمیانەوە خۆعافیکە خۆتن مەلاحەوەمین خۆعافوکە خۆ ئاخر ئەم کوڕە دامەوە بوو 5 ساڵی فەوتێنی 4 ساڵی فەوت. ئەویش فەرموو ئاخر لە ڕۆژی قیامەتە ئەگەر خوا پرسیاری لەکردم مەلاحەوەمین تو ئەم کورتە بۆ نەناردە ئەو مەکتەبە ئیسلامیە، لەوێ دەرسی عەقیدەیان پێ و تەفسیریان پێ و حەدیثیان پێوت، ئەنجارە شەرعیان پێوت، باشە من بڵێم چی جواب بخوام؟ بڵێم وەڵا 4 ساڵێ فەتەخوا ئەو مەلە قبوڵ ناکە، ئەوانیش هەندێک کەیفی خۆت برا هەرزی خۆت. بەڵام ئەلحەمدولیلا ئەو نیەتە پاکەی باوکم قەرەبووی بۆ کردمەوە لە ئەخیرە. مامۆستا بزانم جارێک مامۆسایەکی ئاینیە بێ هەر لەو سەردەمی مناڵیەی تووە وابزانم شارەزایی لە دەست خوێندنەوە شتی وایە بێ وابزانم دەستی تۆ خێرێتەوە ئەڵێ ئەم کەسە ناودار دەرەچێ و سێژنی شێنێ جا نازانم مەسەلەی سێژنیەکە گەر کێشەو بۆ دروست نەکەم ئەوە چۆنە بێ؟ ئەوە نازانم بەرحاڵ کابرایەتی ئینسانە، ئینسانش قابلی هەڵەیە، لەوانەیە هەڵەی کرد بێ لەمەیەکیانەکە وڵە سێژنێنی. بەرحاڵ من ئێستا هەر یەکشنم هەیە تاو یاری یەکدانە بەڵێ
یەکژنم هەیەەوە لەم شتێشم تقریبان 6 مناڵم هەیە 3 کوڕ و 3 کچپانیان دەرە ئەوە نەبووە بنسی بەڵە بەڵە ئەوەی کە ئێش لە ناودار دەرەچێ ئەبێ ئەمەشاتی ببین دیارە بەڕاستی تۆ لە هەشتاکانەوە لە پێشترۆ خەڵک جەنابەتی ناسیوە بەڵام ماوەسا یەک شتر لە ژیانی تۆ هەبووە پەنجەیەکی زیاوەت هەبڵە ئەم پەنجە زیادەی کە هەبووە بڕیتە وابزانام ماوەی قەلەقە بێبی بڕینەی بڕی ئێسقانی نەبووە ئەوەینەکە بکەیتە ئەو لوتکەیە ها ئەو لوتکەیە کە دیارە ئەوە لوتکەی ئەسحابی پیاڵێن لوتکەی ئەسحاب اللهەوە سەحابیەکە لەوێ وەفاتی کردووە بە کێوە کەش بە ناوی ئەوە ناونراوە پیاڵێن لوتکەی ئەسحاب جا دایکم کە کاتێ من لە سکیا بووم ڕۆشتە سەر ئەو لوتکەیە بۆ لای ئەسحاب لەوێ کە کوایە من بووم ئەمە نیشانەی ئەسحاب بووە ئەوکڵێن داوا کراوە کە کوڕ بێ و خی تالا کوڕی باتەوە بۆی پارێتەوە بەڵێتر بەم هینی عقیدەی ژنانی ئەو سەردەمە ئەمە ئەم پەنجەیەم ئالێدا پەنجە تووتەیەکی پێوە بوو تقریبان بەقەی ئەو نەیە بوو گۆشت بوو هەر گۆشتی ڕوود بەس گۆشت باڵێ جا باوکم حەزێک کرد بی بڕم دایکیشم لێ پاڕاوە یۆ نیشانەی ئەسحابە مێ بڕەتخوا خراپەوە مەی بڕۆ و نازان چۆمان منیش تر گەورە بوو بوومەوە بووم بە دەوری 11 لە هەڵەبجان خۆن وەڵا لەگەڵ عابیدی ڕەفیقمان ڕۆیشتم بۆ لای خەستخانەکەی هەڵەبجە بە دکتۆرەکەم وت مەتوانی ئەمە ببڕیت ئەگەر بیبڕین وتی ئاسانە دەسی لێ کرد کە هیچی ڕەگوشتیانە و ئەوتیانە ڕێک بڕیت بەبێ هینێک ئەوە بەبێ بەنج و بەبێ شتێک و یەک دوو تەقەڵی لێدا کاتێک کە هاتینەوە بۆ پێنجێن مامۆسا نردمیەوە مامۆسا مەلا عومەر نردمیەوە بۆ پێنجێن باوکم تەعزیەکەی بوو ئەو ڕۆژە وا دەرەکەوێت کە باوکم ئەومەکەم ئەمەم بڕیوە باوکمان شەهید بوو ماسە باوکو بەچی وفاتی کرد باوکم و ئامۆزا و خزمەکانی مامەکانم کە مامجلەل هاتوو دۆی پێنجێنی گرتبوو ئەنجا پێنجێن چۆڵیان کردبوو ڕۆشتبوون بۆ دێهاتی دەوروبەر بازێک ڕۆشتبوون بۆ ئێران و بۆ ئاسنەوە و بۆ بایە و ئەمانە و بەڵام عەشیرەتەکەی ئێمە عەشیرەتی قوڵا ڕۆشتبوون بۆ دەی تازەدێ تازەدە لەم چەمی بوزانەیە کە ڕۆشتبوون بۆ ئەوێ لەوێ مابوونەوە کە کاتێ جێش هاتبوو بۆ پێنجێن تەسلیم بوو قەزاکە قامێتوانە جێش هاتبوو کە جێش هاتوو لە ڕێگا کوژرایەکی زۆریان بوو ئەنجا بازێکیش لە پێشمەرگەکان کوژراون مەلا ڕەسوڵ و چەند کەسێکی تر جاسوس خەبەری دابوو کە کۆمەڵێک چەتە کۆمەڵێک قوتعاتر و قیاقوت لەو کاتە پێشمەرگیان واوت حکومەت لەو دێهاتانە ئەوان کەوتوون ئەنجا حکومەتی شتیاران نێرێت بۆ قەسفکردنی ئەوان باوکیشم لە پێنجێنەوە ئەڕاتەوە بۆ تازەدەیە کە جێش هاتوتە ئێرە و بە خەڵکەکەی وتووە ئێمە حەقمان نییە بەسەر خەڵکی عادیۆ و بابێن و بەجێکە و ماڵی خۆیان ئەڕاتە تاوەکو مناڵەکان بێنێت کە ئەڕاتەوە بۆ ئەوێت دایکم بە باوکم ئەڵێت مامۆسایی کە ئێمە خانە خوێمان بۆ ماڵی داوینەتێ و جێگەی کردوینەتەوە لەگەڵ خێزانەکەیە بووە بە دەمبۆلیان و نەخۆشەوەی سێ لە مزگەوتە بڕۆ سەری لێ بەوەمان کەویش لەڕوا سەری لێ بدات خزمەکانیشم دێن بۆ هەواڵپرسین بزان مامەلام هاتوو تۆ لە پێنجێنەوە دەنگ باسیە لەو کاتا قەرەباڵقێکە کۆ بێتوێ لەبەر هەیوانی مزگەوتا و تیارەش دێ تیارەش قەسفیانەکە ئەدا لەو خەڵکە کەدا لە خەڵکەکە سبحان الله باوکم و دوو ئامۆزام و چەند کەسێکی تری ئاوایی شەهید دەبن بەڵام مەلاکەکە باوکم ئاچوون بۆ سەر دێنی ئەو تەنها چەند تەڵزمێکی بەرەکەوێت و بریندارە بەڵام ژنەکەی شەهید دەبێت ژنەکەی شەهید دەبێت ئەیتر ئەوە مێنێتەوە ئەمە ئاوا بۆ هینەکەی ڕاستیان مناڵیم فەوتا لەو مەسەلەیە من عمرم 13 ساڵ بوو کە کاتێ باوکم شەهید بوو
ئەنجا خەڵکەکەش لە پیاوەتی خۆیانە ماڵیان ئاوا بێخوا منیان کردو بە ئیمام لە جێگەی باوکمە کە کردیان بە ئیمام لە جێگەی باوکمە پیاوی پیری وەکو ئێستەی خۆم لەو سەردەما کە لە ڕێگا پێمەگەی سەلامی لێکردم کە سەلامی لێکردم وەکو بڵێت منیش ئەبێ احترامی خۆم ڕاگرم کە خەڵکەکە احترام مەگرێ وەکو مناڵ ڕۆڵ نەبینم جاری وابوو کە مناڵان شەقیان لە تۆپ هەڵا تۆپەکە هات بەلامەوە پێم عیب بوو شەقیتی هەڵام هەموو خەڵکی بە گەورە مەزانێ بۆ خۆمکەمەوە بە مناڵ البته تقريبا صفي جماعات وان زور بو يعني جات ل سيتشل مشخان بو انجا بي بيش خزمان يعني غير خزمان الحمد لله سابقيك هين بو بيشيني باش مان بو لكن جوينا خلق الرزان اللي قلتين احترامي انا قلتين باسي باكم يعني بنوال كمان والحمد لله باكون انجا كليش بوم بين حوجز القرآن لبر بو أو كاتوكو قرآن زيك حفتة دو حديث لبر بو كلا الله بجل برم كدولو دو صفا صفيا كدوم الري أنجا لو كاتشا كتابي موعظة بو موعظة إيواران إرشاد العباد بو إرشاد العباد كعربية كم لو أنا بو كوابي زانم لا إمام مسكان أم خوند إيواران هاتوا لي بومبازك أو لا أنجا مسائل شرعية وفقهية بو تو ملاي تريزوري تاعو بينجن بيزنا هو كام يعني فرت درجة بخواندن دا دوای باوکم أو كاتها كمان وازن بحساب لخواندن هنا وباوكم دكاني شي هبو دكاني كتاب فروشي وعتاري بو شو مسير دكانك أو لسير دكانك هذا زمكر بيش كردنو نميز بخوانم بلام دايكم خوا عفريكا يا خوا اي فرمو هر ابي بخواني تجي باوكو كريتو خلاص كلام زوري ساري كد اروج بولاي ملكاني بينجون لو كاتا بشي زوران فقي باوكم بوبون كاتي خوي انجا داوای لێ کردن مردی خوا بەحەسەن بڵێن بە بێ بخوێنێت با نەشزانە کەم بە ئێوە متووە ئاوا تەکلیفی لێکردنەوەش خواڵ ناگرێت محاوەیان لەگەڵا کردم و منیش لەگەڵ ئەوواکە لە دوکانەکە دانیشم بەلامەژە ڕۆشتم دەرسمە خوۆند دەرسی نەحو سەرف و فقه قورئان بجيتي لترجمة عربي بو كردي بو عربي. بلا جا كاك أحمد الشيخ كاتي خوي الشيخ معروف الباوكي أم كتابي بدانا وبو كاك أحمد ناوينا أحمدية. جا أم أحمدية باوكم بمنالي بيه وتنبوه كوافير عربي. على رأس سرع عين جاوة بدن قالب اسم ناوة أنا فلوتة حاجب برو فخزرانا ركبة أجنو جابين جبهته ويلا مكر وكيد وحيلة فيلا أما أو بمشي ويا الروحي تقريبا زيادة ل1000 كلمة تاعي بمنالي لبرك الإنسان تاعي سجوتانه أو توزمها لبرماوة. عاد بوسر برجول كاسر كوتين كولكم بقول أبو أمبربو باخي منش هناس كبر كم بيخوتبو أيودي دورة كم بوكرو منش دور بوه كردو راسل عيجا أنا أصدق أنا ما قال اسمنا أنت الأخوة عفيك يا غواك شو مني والله آخر بيدان بيزوج لا أقوي أخوة أنا أسكبر كيف بيكوتو أنا والله أخوة عفيك يا الله يقريني خوش آمين أما بيالن كيوي أحمد هاجر بلا يا باخي محمود فقير رحيم بلا أنجا
ئەم ماڵانەی لە خواریەوە ئەوە تاوەکو ئەو سوچێ ئەو سەرۆ ئەوە گەڕێکی بەرزانیان پێوت لەبەرەوەی بەرزن لەبەرەوە ئاماڵەکان بە بەرجەوە کراونەوە جا لە خواری خوارۆ هەزارکانیان بوو هەزارکانیان ئاوێکی زۆری لێ هات ئەنجا ئەم ئاوە زۆرە لێ برا بۆ مزگەوتی قازی بۆ مزگەوتی حاجی عەبدوڵڵا بۆ مزگەوتی پاشا بۆ مزگەوتی جامیعە هەر یەک ئەم عجایب بوو عجایب جار لەوە کە ئەوەی لێ ئەبرا بۆ هەموو بۆ ئەوانە ئەو هەموو چاوگەش ئاوی پێهاتەوە ئەو هەموو لێژ ئاو بوو ئاوی پێهاتە هەزارکانیان ئەمەش بۆ خۆی هەزارکانی ئەمە کە سەقفەکەی ئەبینن سەقفێکی پانە ئەو مزگەوتی بەرکێوی پێڵێن لە سەرەتای مزگەوتەکانە تەنها مزگەوتە بووە ئەمە مزگەوتی حاجی فەحڵایە ئەمەی سەرۆیە ئەم زۆر حاج فەحڵایە مزگەوتی پیرخسرەویشی پێڵێن ئەوەش قەڵای بەرکێوە ئەم لوتکە نییە لە سەرەمەوە پێڵن قەڵای بەرکێوە ئەوەی پشتی خانوەکان پشتی خانوەکان ئەو یەک دوو خانەوە پێڵن قەڵای بەرکێوە جا ئەمەش گۆژەکەی قوبات گوتبان ئەو گۆژەکە واسە لەو کاتەوە ماوە کەلی قوبات ئەمە هەر لە زاری تررا بێ وشکە بێت و هەڵات و وشکە بێت و هەڵات بەرگری خۆی بەرگی ماوە تۆ جا قوبات کەلی قوبات دیش پێڵێن ئەم بریتە لە باوگۆرە بۆ گۆرە گەورەی ئێمە ئێمە لە عشرەتی قوبات لە پێنجانە حەوت پێنج هۆزی تیا بووە هۆزی قوبات و باران و مەخە هۆز ئەمە مزگەوتی پاشایە لە پێنجێن بەڵێ تاوان تۆ ماوەیەک لێرە خوێندوت دەرس و خوێندووە ئەگەر باسی ئەوەمان بۆ بکەی ساڵی چەند بوو بەڵێ من لە ساڵی 62 کە باوکمەوان وفاتیان کرد و شەید بوون بەڵێ دایکم زۆر موسێڕ و لەسەرەوە هەتەریە کرد کە بێ بخوێن و جێگەی باوکم بکرمە لە دوکانمان بوو دوکانەکەم پیشاندای لێوە ینی کاسبێکی باشمە کرد لەگەڵ ئەو مناڵیە ئەوە کە شتمە فرۆشت ئێواران بەرباخەڵێکم بوو لێرە کە پارەم تێکرد نەمەتوانی سەفتەی کەم تا ئێوارە ئەڕۆشتمەوە بۆ ماوە ئەوەنە بازارمان بوو ئەنجا بەڵام ئەگەر لە شتێکە بیهشتایە تاجرێکی گەورە نەهێشتایەوە بێ بخوێنی تۆ بکەم نیش لە گەڵ دوکانداریەکە هاتم لای مامۆسا مامۆزەمە لە محەمەی کۆڵیتانی بوو خوا ئەفریقایەخوا ئەوش کاتی خۆی فەقەی باوکم بووە ئەنجارە ئەو دەرسی پێوتم ئەنجارە دەرسێکی شملای مامۆسەمە لای بتڵا خۆن مامۆسامە لە عەبدوڕەحمانێکی هینج لێ بوو چوار قوڕنایی ئەویش لە مزگەوتی قازی بوو هەندێک دەرسی شملای ئەو خوان بەڵام بەشی زۆری دەرسەکانم لای مامۆسامە لە محەمەد کۆڵیتانی دەرسەکانمان نەحو سەرف بوو ئەنجارە وەضع و ئیستیعارە بوو ئەنجا فقه بوو شەرع منهاجی ئیمامی نەوەوی بوو کە لای مامۆسامە لە محەمەدم خۆن اینجا دوای ئەوە گەیشتمە مغنی طلاب یعنی لە منطق بخوێنم پێنجێن چۆڵ کرا و حکوومەت هینی کرد ئەعلانی کرد کە لەبەر ئەوەی کە ئێران قەسفێکا بەناوی پێشمەرگەوە ناشکرێ شەڕ لەگەڵ ئێرانە بکەن تازات بۆسەر حکوومەتی بەعەس 68 و ئاهانە بوو جا ئیتر مەجبور حکوومەت ئیدارەی حکوومەتی لێرە هەموو ساحب کردەوە سلێمانی کە ساحبی کردو بە سلێمانی مۆزەفەکان هەمووی لەگەڵا ڕۆشتن بەئێتیبار مەلەکانیش مۆزەفن ئەوانش ڕۆشتنەوە سلێمانی منیش کە تازە دەستم کردەوە بە خوێندن نەماوە لای کێ بخوێنم مەجبور ڕۆیشتم بۆ سلێمانی کە ڕۆشتم بۆ سلێمانی چام گێڕا بۆ ئەوی بڕۆمە دەیەکەوە تاکو بە دێکە هەم پێی بژەویم بێت وەکو ئەوە هەم بتوانم بیژڕۆم بۆ سلێمانی لە سلێمانە دەرس خوێنم لەگەڵە تقریبا ڕۆشتین بۆ سلێمانی لەو سەرۆکە من هاتمەوە لە کانیپانکە لایەندا ئۆتۆمبیلەکەمان
ڕۆیشتمە سەر کانی و ئاوی مزگەوتەکە پیاکم بینی هەیەی لە مەلات و یعنی وەکو کاواسەڵتەی لەبەرا بوو بەڵام مێزەری بەسۆرە نەبوو تم جەناب و مەلای وتی باڵێ تم باشە لەم ناوە هین چۆڵی تێیە چۆڵی تایە کە مەلای نەبێ دەی تایە کە مەلای نەبێ تیارە وڵا دەی موان دەیەکی گەورەیە مەلایان نییە ئێوتم کێ مەلای ئێرە دیارریەکات کێ چۆن چۆنانە بچین دیان مامەسە ئێرە مامەسە مەلای ئەمین باوکی مسەنە ئەنجە ئەو لێ بوو مەلای ئەمینی نادر وتم دەی باش خۆ من نایناسم چۆن وتی منی چێچم بۆ ماڵەوە پێڵم زانم ئەگە لێ بوو پێڵم وڵا ڕۆیشت هاتووتی وڵای لە ماڵی وتی با فەرمێ کە ڕۆیشت بۆ منیش کەواسڵتەیەکم لە بەرا بوو کە ڕۆشتمە ئەوێ خواڵ ناگرێت زۆر احترامی گرتم مامۆستا زۆر بە خێراتنێکی گەرم وەکو ناسراوێک تامەلی لەگەڵا کردم ئەنجا لە دوایەوە وتی مامۆستا تۆ مناڵ تەیە وتمارە وەڵام مناڵم هەیە وتی دەبەخوا هەر یەکەم ڕۆژەم برێ وتم بۆ تی مێشولەی موان مەشهورە تۆ لەو کوێستانەوە بێت ئەم گەرمیانە و لەم گەرمیانەش بەخۆی ئەوانە وتم قەی ناکە کورە مشکلە نییە وتی دەمامۆستا مەلە ڕەحیم هەیە لە گرێزە ئەوش کاتی خۆی هاتە هەڵەبجە و لەعەنە وتی بابڕن بەلای ئەویش بزانین ئەوڵە چی ڕێیسی ئێوتم باشتم بە ئۆتۆمبیلەکەی خۆیان وتی کاکە بڕۆ تۆ من نایەمەوە بە پێنجە وەڵا ڕۆیشتین لەگەڵەوە بۆ لای مەلا ڕەحیم کە ڕۆیشتین بۆ لای مەلا ڕەحیمیش خواڵ ناگری خوا جزای باتۆ احترامێکی زۆری گرتین احترامێکی زۆری گرتین و ئەویش هەر دڵی پێوە نەبوو بۆ موان لەبەر گەرمیەکەی لەبەر مێشولە و هەرا بەس وڵا وتم قەی ناکەوانە وتی بێدە باشە ڕۆیشتی بۆ ئەوێ و معاملیان لەگەڵا کردن ئەوان و کە ئەو نە مەبلەغی ئەو نەبن و ماڵی بارەدار و نازان سەرفی زۆرزەکات و ئەمانە و من بەدڵم بوو بەڵام ئەوان بەدڵیان نەوە هاتینەوە وتیان بۆ بەیانی جوابتان نەگێڕینەوە باش هاتینە سەر جادەکەی قیرەکەی سلێمانی لەوێ مەلا ڕەحیم وتی مامۆستا من دەیەک کاتی خۆی مەلای بووم ئەگەر خوا بکە مامیان نەبێت ئەو دەیە زۆر چاکە بۆ تۆ تم کوێ وتی داربەڕوو لە ئێوتی زۆر باچە ئەڕوین بۆ ئەوێ مامۆستا ساڵی چەند بوویتە مدەڕیس وەکو مەکتەب بەڵێ لە ساڵی هەفتاهەشت تەبەنەوە کاتە زەواج نەکردبوو یاشتر بابا زەواج کرد لە ساڵی داربەڕوولە پێش داربەڕوولە زەواجم کردو من لە ساڵی چەنا بوو تەمەنم هەشدە ساڵ بوو هەژدە و چلونۆ ساوی کەوزان 66 هامژن هێنا هەر لە پێنجێن هەر لە پێنجێن خێزان و خزمی خۆتان قەدەر بوو یانە خزمی خۆمان وەڵا دایکم جارە بینی بووی لە شوێنەکە ئێتر چوو بە دڵیە ئەنجا نردوی بۆ هێجی بێ و پرسی بە منکە پرسی پێ نەکردەوە بەڵام ئەلحەمدولیلا ئەفرەتێ و کە بە دڵی خۆم بوو لەخوا بزاوێت مامۆستا ئەگەر بەراوردێکی ژیانی ئێستا و ئەو کات بکەین مەسەڵەن ئەو ژیان زۆر جیاواز بۆ لە ئێستا هەر لە ڕووی پێداویستی ناوماڵ لە ڕووی کارەبا خزمەت گوزاری خوێندنی ئێستا و لەلا گرنگترە پێت وایە تەلەبە باشتر پێگاتی ئەو کاتە وەڵاهی خۆی ئەکەوێتە سەر زەمینە تا چ ئەنازەیەک ئەو ماڵی باوکی ئەو تەلەبەیە توانایان هەیە کە پێویستیان بە کوڕەکە نەبێ کوڕەکە ئیشیان بۆ بکە کاریان بۆ بکە ئەمە یەکێک دووەمینیان تا ئیمکانیاتی مادیان تا چ ئەنازەیەک هەیە کە مەسەڵەن یارمەتی کوڕەکەیان من کوڕەکە ئیش نەکا بۆ ئەوەی کەوا پارە پێیا بکات و بۆ خەرجی خۆی سەلەن ئەمانە کە کاتێ لە هەر سەردەمێکە ئەمە بوو ئەوە تەلەبەکە ناجەح بێت و سەرکەوتووە بێ بە زۆری جاری واشەیە کابرا کوڕە دەوڵەمانە و بەڵام چایەک ناکات و ناخوێنێ ئەمانە ڕێیەکەوە.
ماوەسا گیانەگەر باسێکی ئەم لادێمان بۆ بکەیت یادگاری و لە لادەی لە گوندی داربەڕۆڵە بەڵێ گوندی داربەڕۆڵە گوندێکە لەو گوندانەی لەو یەکێکە لەو شوێنانەی کارگیز لە بیرم ناچێت بەڵێ یعنی لەزەتێکی ڕۆحی زۆر گەورەم تیابێنی ئەوزام یەکەم جار بۆ ئەزمموی مەلایەتی جگە لە مناڵیەکەت با بڵێ ئەنجا ئەمەش کە لە دەرەوەی پێنجێن یەکەم شوێن بوو کە مەلایەتی تا بکەم ئەنجا هەر لەم شارەشا بوو هەر لەم دێیەشا بوو کەوا فکری ئیسلامیم پێی گەیشتم و شاد بووم ئەلحەمدولیلا لە لاڕێ و چەپەڕێکان ئەلحەمدولیلا ڕزگارم یعنی ماوەسا پێشتر هەر باگراوندی مەلاو هەبوو بەڵام بە فکری ئیسلامی نەبوو ئیسلامی نەبوو فکری جەلالیم بوو جەلالی کاتە تۆ بێ مەلا بە و جەلالیش بە ئەڵبەتە جایسە کە زۆر جاربیرمەکەوێتەوە بەعزەکە زەڵێن کۆمەڵە مەلای پارتی یا کۆمەڵە مەلای یەکێتی عەجایب نییە چونکە ئەو کاتە من کابراایەکم دینیشم بوو کابراایەکی بێدین نەبووم بەڵام لەگەڵەوەشە جەلالی بووم ئەمە تێنەگەیشتن بوو لە دین ماوەسا یەک بەسەراتم بیستووە لەسەر تۆ ئەڵێن ئالم شوێناوە بزانام جارێک ڕەشبەڵە کوشتی وابێ ئەو کاتە کە فکری ئیسلامیش و نابێ هەر دینم بوومە بەسم سەرەوەبانی پێم ناخۆش بوو کە ڕەشبەڵە کرێت و شێرا بکرێت پێم تێکدان هەر لەو سەرهاتمەوە ئێوارە بوو دەستیان کرد بە ئێوە و نیژۆشتمە ناویانەوە بە قسەی خۆش پێم وتن وتم براگیان ئەمە حرامە و گوناحە و خۆ هەڵناگرێ و ئەنجا لە پاشەوە ئەو ئێوارە تێکیاندا و ئەنجاها منیان هێناوە بە ماڵەوە لە ماڵەوە دڵخۆشییان دامە و ئەوانە کە ئەوە ناکرێت پاشەوە بۆ بەیانە کە من ڕۆشتم بۆ سلێمانی بۆ مەعهد دەست بێنم کە گەڕامەوە لە کاتی گەڕانەوەمە تەماشاکەم لەو سەرەوە هەکاتەوە دەست گیراوە ڕەشبەڵەکە و شاییە و هەراو بەزمە منش لێوە دەستم کرد بە بانکردن کورەخواوە فەرمێ پێغەمبەرەوە فەرمێ گوناحتان نەگە خوا هەڵناگرێ بەڵێ بەتاڵیان کرد و لە دواییە لقی پێشمەرگیان هێنا بوو بەلێ پێشمەرگە نازانن بۆچی هێنابوویان بەرحاڵ یەکێک لە هینەکان هات وتی بابەتەوە مە چۆنە بێ ئەو عازێتی و عالەمە بێتم عازێت نییە ومە خوا داواکە کە ئێمە تێکەڵ نەبین بە یەکاو ئەوان نەبین ومانە پاشەوە یەکێکیان بێ خەریک بوو قسە بکات مەلا عەبدوڵڵا حاجی مەلا عەبدوڵڵا بوو لێرە چاوشین خوا عەفوی یاخوا هاتە پێشوتی کاکە ئەمە مەلا نە برای باوکی کەسمانە و نە دژمنی کەسیشمانە لەبەر خاتی خوام نەسیحەتی ئێمەکە هەر کەسێک قسەیەکی بێئەدەبی بکە بەرامبەر بە مامەسا هەر چوار کوڕەکەمی لەسەریان بکوشت زۆر پیاوانە هاتی پێشەوە ئەنجا کاک جەبار و کاک کەریم ئەوانش زۆر پیاوانە هاتم پشتگیرێکی باشیان کردم دوای ئەوە من هاتمە ماڵە وەڵای تر وتیان وەڵا هینە ناوچیە دەستیان کردەوە بە عیوە تەرکەداریان بۆ هێنابوون بە ماڵێمە دەستم کرد بە تەرکەدارێکە ڕۆیشت وتیان ئەرە وەڵا مەلا هات هەچی فیکەرز بەشان بوو کڵاشین کۆفەشان بوو ئەکەوتە ناو چاڵەگەنمە هەڕایانەکە قەستان ڕێزی مەلا ئەو کاتە ئەوە بوو بەڵێ لە ڕاستی ئەم دراوسیانشمان باش بوون ماڵی کاکەریم و کاک جەبار و ماڵ حاجی حمە و ئەوانە زۆر باش بوون ئەمەشکانی ژنان بوو لێرە ژنان دەستنوێ ژیانە گرت و دەموچیانە شۆرد و ئەمەش خەڵکیش لێوە ئەو هینە بکە ناخۆش بوو یعنی شتێکە ناشیرین بوو تۆ زیاتر بۆ پاراستنی خەڵکەکە ڕێگری و لێوە لەمەوەسا ژیانتان چۆن بوو لێرە وەڵا ژیانمان خۆش بوو ژیانمان خزمەتی باشیانە کردین نازانم 10 سەر بوو 12 سەر بوو هینیان داینێ حیوانی زەکاتیان داینێ لێرە بوونە حیواندار سلام عەلیکم چۆنی خوشکە گیان باشی ئەحواڵ باشە سەلامەتی نیم هاکەوتی دارێکم هەڵگرن لە سایەکە ڕایان کرد بێت و ئەوە تۆ تۆ کێ من کچی کەریمم توخوا ئۆی توخوا کاکەریم دەیدا کاکەری ماوە نەوەڵە دەنەکەم ڕەبی خوافریکای خێزانی دایکی کەسمان لەمار کچەکانم ئۆی توخوا خالیان خۆش بێ یاخوا ڕۆحیان بە بەهەشتا بێت بەڕاستی دراوسەیەکی زۆر خۆشەویست بن زۆر زۆر
لو كاتك اللي دار برو لبوم بەڵێ تاسە ڕۆیشت بوو ماوێ هەفتەیە بوو 2 هەفتە بوو چوو ماوێ بەڵێ لە کۆزەرەقەوە 2 زەلام و لەگەڵ وڵاخێکیان هێنا و هاتن بە شوێنە کە مەردیخوا بە مامەسا ئافرەتێک ئەمری خوای کردووە بەڵکو نوێژەکەی بکەین و تەڵقینی بکەیتەوەوان منیش دا گەورەم خواافریکایخوا لەوێ بوو لە لای مناڵەکان بوو خەمی ئەوم نەبوو ڕۆشتم لەگەڵیانە کە ڕۆشتم لەگەڵیانە چوومە سەر قەبرانەکە لەسەر قەبرانەکەەوە هێشتا قەبرەکە تاو نەبوو بوو مردوەکاندا نابوو من ڕۆشتمە سەلام لە قەڵکە کرد و چوومە لای مردوەکە و لە لای مردوەکە دانیشتم و بازی قورئان خوێند ئەم ئاەتانەی سوورەتی ئاخری سوورەتی تەحریم خوێند أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير صدق الله العظيم ئەم چەند ئاەتم خۆن لەسەر هینەکە لە دواییە شەرحم کرد بە کوردی بۆ خەڵکەکە گوێم تێوە بوو تعریفیانە کردم و بە چاکە باسییانە کردم و لەکوێ بوو چۆن مەلایەکە و کوێ هێناوێنەوەانە منش پێم سیر بوو ئەجا لەوێ حاڵی بووم کاتی خۆی بە مناڵی کە هاتمە لاڵەجە باوکم داوای لێ کردم کە قورئانی بۆ بخوێنم یا قەسیدەی بردی بۆ بخوێنم یا ئەمانە منیش ڕووم نەبوو لای باوکم ئەموو ڕووم نییە ئەویش ئاخری قاشێکی هین بوو کە پشکۆی پێ دەرێن لە ناو زۆپاش بەو مقاشە تێم بەرە بوو لێیان بەدەم بۆ ڕەبۆ دەگریانەوە بۆمەوە ئەو کاتە زانیم بۆ باوکم لێمە حەزیەکردبی خوێنیت حەزێکرد بکانم بۆ شەرمەم پشتێ چونکو سەرمایی مەلات بریتە لە دەموزبانی ئەگەر دەموزبانی نەبێ ئیتر فەوتاوە چی هەیەبی یا بە خەڵکێکە ئەنجا منی ژوتم بە خەڵکەکەوتم کاکەەوە بۆ مەلاتان نییە وتی جا بە قوربانەکە مەلا بۆچی باش چۆن مەلا باشی باش بۆ شتێکی ئاوە ڕۆژێکی ئاوا یاسینێ تەڵقینێ مەوعیزەیەک نەخۆشیەکە لێ قەومانێکە شاییەکە شیوەنێکە وتی ڕەحمە لە باوکە وتی مەلامان بووە قەسم بخوا 2 دانە ساڵ مەلامان من تەقل و دار و بەردوو هاتووە لەوە نەهاتووە دووکەلی بە قسەی بۆ نەکرد ئەو کاتە تێگەیشتم کە بۆ تعریفی منەکە نەمانە و باوکیشم کاتی خۆی بۆ لە منیدا بۆ ئەوەی کەوا شەرمەم بشکێنێ ناسراوی بە چیرۆکە زۆر کاریگەر و تایبەتەکان چای یەکەمی هێناکردی بە 50 لیرە و چای دووەمی هێناکردی بە 25 لیرە و کەسێک لەبەر خاتری خواواز لە حرامێک بێنێ خوا بە حەڵاڵەیەکە بە نسیبی ئەمە ئەوەیە یەکەم کتێبی نووسینی تۆ بۆ ئەوزام ئەسلی کتێبەکەش العلم يدعو للإيمان گشتی چەند کتێب و نووسیوەوەی کە هاوکو ئێستا 62 تقریبا نزیک 10 ساڵێک لە پاکستانە ژیان بەسەر بێت خۆشە لە بەرنامەکەی ئەمەوە وەسێتێک بۆ ئەوەی کە پێ خۆشە گوێی لە سەوتی تۆ ماوەساگیان پێم خۆشە باسێکی ئەو کاتانم بۆ بکەیت کە جەنابتان لە تەمەنی بڵێن گەنجێتی یا تازە پێگەیشتوویە سەرەتا کە ئاشنا بوون بە ئیخوان لە کوردستانە بەبرایەن لە داربەڕوو لە بووم ئەو کاتە میوان بوو لێ هات چۆمە کرد بۆ سلێمانی بۆ مەعهەدی ئیسلامی لە مەعهەدی ئیسلامیە 3-4 تەڵبێتیا بوو یەکێک لەوانە پەیوەندی پێوە کردم داوەتێکی بۆ کردم بۆ مزگەوتەکەی خۆی و ئەنجارە لە شەبابێکی دانابوو لە پەنایی خۆیان دۆزە دوورتر و منیش کە تەماشای لە شەبابەکەم کرد وەکو ئەوەی کە خەزێنەیەکی زۆر گران بە هام لێون بوو بێ و دۆزی بێتمەوە ئاوا بوو بەلامەوە زۆر کاریگەر بوو لە دڵ و دەروونما ئەو چەند مەقطعی کە لێم خۆندەوە دا بە برادەرەکەم وتوتم ئایا ئیجازە هەیە بیوەم بیخوێنمام شەو تێرەوەڵا بەڵام پیشانی کەسیمە تم باش
بردمەوە خوێندمەوە بەڕاستی ئەوەی کە من بە شوێنی عەوداڵ بووم ئەوە بوو. ئەنجا لە دوای ئەو پاش ماوەیەکی پێچوو برادەرە داوەتی کردم کە چمە ڕیزۆتم زۆر چاکە ئامادەم. ئەنجا لە نهایەتی 68 بیدایەتی تقریباً 69 من ڕۆیشتمە ڕیزی برایانە. بەڵێ مامۆستایانی پێشەوەی کە ببیتە ئیخوان با بڵێن بە زمانە عەرەبیەکە پێشتر تۆ وەکو مەلا ڕۆڵتە بینی بەڵام وەکو فیکر هەوالی بووم. بەڵێ بەڵێ لایەنێکی تر بووی. بەڵێ مامۆستا تەبەن دوای ئەوەی کە تۆ چیتە ناو برایان ماوەیەکە چیتە سەنگەسەر ڕۆشتن بۆ سەنگەسەر وەکو مامۆستا بوو یا وەکو چی بوو ئەو کاتە؟ وەکو مدەڕیسی زمانی عەرەبی و دین لە متەوەسطەی سەنگەسەر بوو. بەڵێ بەڵام پێش ئەوەی کەوان بڕۆمە سەنگەسەر لە مزگەوتی ئەبوبەکر سیدیق لە ڕاستیە ڕۆڵێکی گەورەم بینی دەورێکی گەورەم بینی و زۆر یەکێکە لەو شوێنانەی کارگیز لە بیرم ناچێت لە سلێمانیە. بەڵێ ئەنجا مجموعەیەک لە قوتابیان تیا دروست بوو پێگەیشتن الحەمدولیا لەوان لە سەمیێوانە کرێکار و مامۆستا سیاحمە و چەند تەڵەبەیەکی تر لەو برایانە لەوێ سەرتای پێگەیشتنیان. بەڵێ ئەنجا ئەو مزگەوتێش بەرەکەتێکی زۆر عەجایبی تیا بوو. جا من بەو بەرەکەتەم نەزانی تا قاچم شکاو لە دوایە یەکێک لەو برادەرانەی کە هاتن بۆ مزگەوتەکە و لەوێ لەگەڵیانە دەرسمانە خۆن کە هات بۆ عیادەتم قاچم شکاوتی مامۆستا ئەو ساڵت لە بیرێت کە تۆ لە مزگەوتەکە بۆی وتم بەڵێ چی بوو ئەو ساڵەوتی لە خەوما وامزانی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم و خەلیفەکان هاتن ئێمە لە ناو نوێژا بووین نوێژەکە تۆ بەدەست بوو تۆ ئەنجارە ئێمەش لە دواتەوە نوێژەکەمان دابەستە و دەنگێک هات و وتیان ئەرێ وەڵڵا ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم و خەلیفەکان هاتن لە خۆشییان ناوتی خەبەرم بوو. جا ئەو کاتە زانیم ئەو بەرەکەتە چییە کە لەو مزگەوتایە کە هاتنەگەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مزگەوتە چونکو لە بەغا بووم ئەو 4 ساڵی کە لە کولیام خواند ئەگەر هەر کاتێ بهاتمەوە تۆ بۆ سلێمانی ئەبووە سەرێکی ئەو مزگەوتەم بدایە. زۆر عەجایب زۆر. ئەنجا دوای ئەوە تر کە ڕۆیشتین بۆ بەغا و لە بەغامان تاو کردووە ئەوقاف نەقلی نەکردینەوە بۆ ئیمام من جوازم هێنا لە ئەوقاف و ڕۆشتم بۆ وەزارەتی تەربیە وەزارەتی تەربیەوە ئەمری وەزاریان بۆ دەرکردم کە بە مدەڕیسی بۆ سلێمانی کە هاتمە سلێمانیش وتیان تەنها سەنگەسەرمان هەیە نەقلی سەنگەسەر بوو. مامۆستا لە سەنگەسەر بەدەر لە دەرسوتنەوە هیچ کار و چالاکیەکی تەنزیمیتان هەبوو ئەو کاتەوەی خوان؟ لە ناو تەڵەبەکانە کۆمەڵێک قوتابیمان هەبوو لە ناو مزگەوتیشە کۆمەڵی فەقیهی تیا بوو فەقیهەکان ئاخر مادەیانە خوان تەقریبەن وەکو بڵێن مستعید بوون. ئەنجارە ئەمانش الحەمدولیلا هەمویان بوونە مەلای پەیامبەر. لە ئەڵقەی داهاتوودا بەشێکی تری گرنگی وێستگەی ژیانی دکتۆر حەسەن پێنجوێنی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاشنا دەکەین تا ئەو کات بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.